من ێستا شتێ بۆ خۆم دانێم ئەڵێم بگەمە ئەمە ئینسان بەڕێزان چەند جۆرێک زاتی هەیە خودی هەیە یەکیان زاتی واقعیە خودی واقعیە ئەوەیە کە من و تۆ چین ئێستا تواناکانمانە ئەمەی کە من هەم هەندێکی ترمانە زاتی خاصە ئەو شتانەیە کە نهێنی و شتە حرام و عیبەکانی تیا بۆ کەسی باز ناکەین مەگەر لە کاتێکا کێشەیەکمان نەبێ بزانین نەبێ باسی بکەین بۆی چارەسەری کێشەکە بێ زاتێکی ترمانێ زاتی اجتیماعیە خودی کۆمەڵایەتیە ئەوی ژەوەی مجاملی یەکتریەکەین و ماسکێ لەسەرەکەین و وا خۆم پیشانێ من ئینسانێکم ینی ڕۆشن بیت و تێگەیشتوم و پێشکەوتوم و ئافرەت نیوەی کۆمەڵە و دایکی نیوەگەی ترێتی بەزە ڕۆمە ماڵەوانێ ئیهانەی ژنەکەم و مناڵەکان و کچەکەمەکەم ئەوە بەس لە تەلەڤیزۆن قسە زلا ناکەم جاری وایە خەڵک هەموو مجاملەتانەکە باسی شتی واکە بەڵام لە واقعاوەی نییە ئەمە منی کۆمەڵایەتی پێڵێن بەڵام ئەوەی کە ئێستا پەیوەندی بەم حاڵەتەمانەوە ێسکردن بە کەمی منی نمونەیە ئەنای میسالی ذاتی میسالی کە دای ئەینەی من دڵنیام هەر یەکێ لە ئێوە شتێکی داناوە بۆ خۆی پێی بگا ببێ بەچی کەسێکی لۆ بە قودوەی خۆی پێشەنگی خۆی ئەڵێ من ئەمەیە ببم بەوە بگەمە و ئاستا اینجا هەندێک جار ئێمە ئاستێک یا دایک و باوک ئاستێکی بەرزمان بۆ دانێ لەگەڵ توانەکانمانە ناگونجە چی بکەین کاتێ مناڵە پیاڵن بێتەوە هەمووی سڵێنی لە دەرسەکانە ئەبێ ئاوا سەرکەوتوبی ئەمە وا بکەیت توانای مۆسیقا هەبێ نازامەوە هەبێ ئەم مناڵە ئەم کوڕە ئەم گەنجە هەرچەند هەوڵبا ناتوانێت چ ئەو توانایانی نییە تەواو هەموو کەس ناگاتەوە ئاستا کە نەگەشتەوە ئاستا ئەو یعنی ئەو ڕۆشنبیری و زانستەی نییە بڵێ وەڵا من دایک و باوکم شتێکی بەرزیان بۆ داناوم لە توانای منە نییە من هیچ کەم و کورتیەکەم نییە من هیچ عیبێکم نییە خۆی ئیتر توانەکان دیاری کراوە نەوەڵاڵێ من هەزبەکە من توانام نییە من ناتوانم بەوە بگەم من ناتوانم ئامانجەکان بێنمەدی من ناتوانم دایک و باوکم ڕازیکەم هەز بە کەمیەکەڵێ من فاشیلم لە کاتێکە فاشیل نییە بەڕێزان ئەو ئامانج و هەدەفەی بۆیان داناوە نادروستە و ناواقعیە ئێمە شتێکمانەی بەڕێزان پێڵێن هەستکردن بە کەمی شعور بە نەقس شتێکیشمان هەیە گرەی دەرونی هەستکردن بە کەمیە عقدەی نەقس جیاوازی هەیە لە نێوانیانە و ئێمە ئەگەر هەستکردن بە کەمیەکە بێ کێشەمان نییە هەموو کەس لە شتێکە یا لە جلوبەرگا یا لە سیارەیە یا لە خانووە یا لە خوێندنایە لە شتێکە لە جسمە هەست بە کەمیەکە هیچ کێشە نییە ئەمە خۆمانی لەگەڵە گونجێنین بەڵام خەتەرەکە ئەوەی بێ بە گرەی دەرونی عقدە گرەی دەرونیەکەی لە مەجای لاشعورمانایە خۆشی نازانێ بۆ هەست بە کەمیەکە اینجا ئەم عقدەیە وای لێکات تێکەڵ بە خەڵک نەبێت تەنها گرفت و نەخۆشی و کێشەی دەرونیە عقدە زۆر مەترسیدارە یعنی ئەچێتە لاشعوری کەسەکەوە وەکوۆنی خۆی پێی بزانێ بەڵێ من ئەوەیە و بەوە تەعویزیەکەم و بەوە قەرەبوویەکەمەوانە بەداخەوە زۆر جارەگەر بێت و لە کاتی خۆیان ئەم هەستکردن بە کەمیە چارەسەر نەکرێ ئەگەر زۆر تەشەنەی کرد وردە لە ڕێژەی ئاسایی دەرچوو ئەبێ بە گرەی دەرونی ئێمە هەستکردن جیایە ئەو هەستەیە کە لە مێشکما هەیە دەربارەی خودی خۆم من کەسێکی بێتوانام من کەسێکم لە کەسانی تر کەمترم من خەڵکی تر زۆر لە من باشترن من ئەو توانایە نەمنیە من ناتوانم ئەوە بکەم من ناتوانم لەوە سەرکەوت ئەمە هەستە شعورە بەڵام عقدە گرەی دەرونیە زۆر مەترسیدارە زۆربەی جاریش بە ڕێزان گرێ دەرونیەکان هەر هەستکردن بە کەمیەکەیە چارەسەر ناکرێ و ئیتر ناو ناتۆرە و سوکایەتی و تەریقکردنەوە و گاڵتە پێکردن و بیرکردنەوەی خراپ و هەموو ئەمانە وردە تەشەنی پێگە چۆن خۆمان بپارێزیت بەڕێزان دوورکەوتنەوەیە لە هەموو ئەو شتانی باسمان کرد ینی مناڵ نازدار بەخێو نەکرێ مناڵ سوکایەتی پێ نەکرێ گەورەکان تەریق نەکرێنەوە ئیهانە نەکرێن بە یەکتری بەراورد نەکرێن تەنیا بیر لە خاڵە لاوازەکانمان نەکەینەوە ئەوانی شەر لە خاڵە لاوازەکانمان گەورە نەکەن تێکەڵ بە خەڵک بین زۆر جار بەڕێزان هەستکردن بە کەمی لە چیەوەیە هەندێک دایک و باوکێ لە مناڵی ناڵم مناڵەکانیان تێکەڵ بە خەڵک بێ کە تێکەڵ بە خەڵک نەبوویترە و کاتە لە خەڵکی ژەترسێ مناڵ هەیە 3 ساڵە 4 ساڵە 5 ساڵە و بۆ چۆتە یەکی بنەڕەتی یەکی ابتیدایی با بڵێن هەنیانێشۆ تێکەڵ بە خەڵک بێ ئێستا لە یەک کێشەی بۆ دروستە بێت چەندەها جار بە دایک و باوکان ئەڵێن بۆ نەوێژە تێکەڵ بە خەڵک بێ وەڵام گەڕەکەکەمان گەڕێکێکی شعبیە مناڵی بێت تەربیەتی تیادووی لە ڕوویەوە بینەران وەڵا چین سیارە لێ با نازام چی باشەوە 5 ساڵ واو لێ کرد ئەی کە چۆ یەکی بنەڕەتی چی لێکەی خۆ هەرە مناڵانن کە تۆ پیانەڵی بێت تەربیەت خۆ لە عاسمان مناڵی تریان بۆ نایەن ئەو کاتە چۆن نەتوانێت خۆی بگونجێنێ لە 3 ساڵی نەیتوانی وەکووان 3 ساڵی بژی لە 4 ساڵی نەیتوانی و تێکەڵیان 5 ساڵی ئێستا لە 6 ساڵی توانێت 3 و 4 و 5 واز لێک و دوو بێنە 2 ساڵ یەکەم و دوم ناتوانێت بۆیە کە خۆی مقاڕە ناکە بەوان هەست بە کەمیە کات و بڕای بە خۆی نابێت